زۆر سپاس بۆ پرسیارەکە و نەخشین خان ئەچین لای دڵسۆزخان. دەست خۆش بێ کاک دۆرگیان بۆم بەنامە جوانە و من پێچوانەی ڕای ئەو خاتوونەم کاڵێ ژن و پیا و یەکستانە نەخێت هیچ کاتێ ژن و پیا و یەکستان نییە. ئەگەر خی گەورە پیاوی دروست کردو ئەگەر هەروە بۆ جیهان هەمووی پیاو بوو بۆیە خی گەورە بێ حکمت ئافرەتیشی دروست نەکردووە. من پێچوانی ئەوم ئەڵێم ئەو هاوسەرگیری ئەگەر ئاوا بێ بەردەوام نابێت زۆر نا بە دڵنیایی و دڵسۆزخان ینی هەندێک شت هەیە ئەمە بەس تایبەتە بەژن مەسەەن پیاو تۆ ناتوانانی من مەسمەم نییە ینی بڵێ من یەکسان بم ئەو چیەکەم قسەیکی گروتی ئەو چیەکەمی جێگە ئێ باشە دەفەر و خاتونجان ئەتوانی بەم بڵێ من دووسکم کردو تۆش دووسکە لە کوێم ڕەحمی نییە ینی پیاو ڕەحمی نییە خۆ بەدەست خۆی نییە لەبەرەوە هەندێک شتێ تایبەتە مەسەن تۆ توانی بەوە بڵێ من سێ مناڵم بۆ بە خێوری شیری خۆ ماوەی تۆ شیری خۆتی بەرەخت پیاو شیری نییە پیاو سنگی نییە ینی لێرە کۆمەڵە شتێ خی گەورە لە ئافرەتە داینا بەس کۆمەڵیشیشی لەسەر لا بردووە من ناچی ناودەکاری و پسپۆری خۆی هێلە قساکە کۆمەڵی ئەرکیشی لەسەر لا بردووی لە زۆر شتا لە یاوێتی لەسەر ئەو ئەرکە و فەرمانیەوە بە پیاو کەواتە نابێژن چونکە دڵنیابن ئەگەر ئێستا جەنابێ پیاوەکە وەکو تۆ بیر بکاتەوە عقلەتی وەکو تۆ بێ یەک هەفتە ناژین بەیەکەوە تووشی تەلاق و لێک جیابوونەوە بن لەبەرەوە ناکرێ پیاو بڵێ ئەبێژنەکە وەکو من بێژنیت بڵێ نا دوو عالەمی جیاوازن دوو کەوکەبی جیاوازن دوو سایکۆلۆژی و دوو کەسێتی جیاوازن گرنگەوەی لە یەکتری تێبگەن ژن لە زۆر شتا زۆر باشە پیاو لە هەندێشتی ترا باشە ئەجینا بۆ عقل هیچ کێشەمان نیە بەڵام لێک تێنەگەیشتن هەیە تام ئەم خاتونە لەگەڵم بەڕێزە لێک تێنەگەیشتون ینی ئەم وازانی تیانگەیان و دێکجار لێ علام و هەندێک بەرنام و شت هەیە ڕێکخراوشی خەن عقلیان وای وان نییە کاکە حەقیقەت وان نییە بڕواو هەبێ من خەڵکە ناسمیە قسە بۆ ئەماناکە خۆی سێجار تەلاق دراوە ئێ باشە کە تۆ ئەوەندە بەتوانەی ماڵەکەی خۆ بپاراستایە من کە من نتوانم ماڵەکەی خۆم بپارێزم چۆن بە تۆڵە ماڵی خۆ پارێزە ئەمان نابێتتر ئیشی لەسەر بکرێ و بە حقت خەڵکەکە وشار بکرێتەوە